لە پۆدکاستی چارەخانەوە سڵاوتان لەبێت. پۆدکاستی ئەمڕۆمان بازە نەخۆشی شێرپەنجە دەکەین. ڕەنگە هەر لەگەڵ بیستنی نەخۆشی شێرپەنجە ئەو بێتە بیرمان کە نەخۆشیەکی کوشندە و مەترسیدارە کە ساڵانە لە جیهاندا زۆرێک لە خەڵکی تووشی دەبن، هەندێکیان بەهۆیەوە گیان لە دەست دەدەن و هەندێکیان خۆشبەختانە چاک دەبنەوە بەسەر نەخۆشی شێرپەنجەدا زاڵ دەبن کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە. شێرپەنجە زیاتر لە 100 زۆری جیاوازی هەیە کە هەر بەشێکی جەستە ئەگەری توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە هەیە. یەکێک لە جۆرەکانی شێرپەنجە بریتە لە شێرپەنجەی خوێن. شێرپەنجەی خوێن بابەتی سەرەکی ئەمڕۆمان دەبێت کە باسی لێوە دەکەین لەگەڵ میوانەکەم کە دکتۆر هاوار غەریب خۆشنا و پسپۆڕی خوێن و نەخۆشیەکانی شێرپەنجەیە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. بەخێر بێ کاکتۆر. زۆر مەمنون، دەستان خۆش بێت بەوە بەرنامەوە پۆدکاستە. سەلامت کاکتۆر. کاکتۆر، سەرەتا ئەگەر باسێکی شێرپەنجەی خوێن بکەین، شێرپەنجەی خوێن چییە؟ بەێ، شێرپەنجەی خین وەک هەر شێرپەنجەی دیکە بریتە لە کۆمەرێک شێرپەنجە، یەک شێرپەنجە نییە، کۆمەرێک شێرپەنجەیەکە وەک شێرپەنجەکانی دیکە زیاد بوونەچی ناتەبیعی خانەکانی خینە، هەندێک جار خانە سەرەتاییەکان و هەندێک جار خانەکانی دیکە و هەر یەکەیان کاریگەری بابرین خراپی دەبی لەسەر جەستە لەسەر ئەندامەکانی دیکە. کاکتۆر، جیاوازی شێرپەنجەی خوێن چیە لەگەڵ جۆرەکانی تری شێرپەنجە؟ بە خۆت دەزانی هەر نەوع شێرپەنجەک تایبەتمەندی خۆی هەیە. شێرپەنجەکانی خینیش وەک شێرپەنجەکانی دیکە شێرپەنجەیە. ئەوەی کە زۆر لە لای مە و لە لای نەخۆش جیاوازە ئەوەیە کە شێرپەنجەی خین لە هەموو جێیەک هەیە، وەک شێرپەنجەکانی دیکە نیە کە تایبەت بی بە جێیەک بە ئەندامێک. خین هەر لەگەر دروستبوونی شێرپەنجە ئەو شێرپەنجەیە لە هەموو جەستت هەیە، لە هەموو خینت هەیە. دەتانم برێم ئەوە جیاوازی سەرەکیەکەی ئەگەر ناوەک نەخۆشەکانی دیکەی شێرپەنجە هەمان کاریگەری لەسەر جەستە و لەسەر نەخۆشەکە هەیە. هۆکاری توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی خوێن چین؟ ئایا بۆ ماوەیە یاخود هۆکاری ژینگەیی ڕۆڵێک دەگێڕێت لە توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی خوێن؟ بە شێوەی گشتی هەموو شێرپەنجەک چەند هۆکارەکی هەیە. یعنی ناکرێ بە تەنێ یەک هۆکار دابنین کە دەبتە هۆی دروستبوونی ئەو شێرپەنجەیە. شێرپەنجەی خینیش وەک شێرپەنجەکانی دیکە دەکرێت بەشێک لە هۆکارەکان بۆ ماوەیی بی، دەکرێت بەشێک لە هۆکارەکان ژینگەیی بی، دەکرێت خواردنەکە خاوێن نەبی و خواردنی ناتەندروست بەشێک بی لە هۆکارەکان و دەیان هۆکاری دیکەش. ناتانین بە تایبەت برین مەسەلەن ژینگە کاریگەری هەیە یان نا، ناتانین بە تایبەت برین کە مەسەلەن بۆ ماوەیی کاریگەری هەیە یان نا. لۆ نمونە کە دەرێن ژینگە کاریگەری هەیە دەکرێت یەکێک لە ژینگەی زۆر خاوێن ژیابی و بە بەردەوامی خواردنی زۆر تەندروستی خواردیە و هیچ کەسێک لە ئەندامانی خێزانی تووشی شێرپەنجە نەبووینە و هاتیە تووشی شێرپەنجە دەبی. لەبەر ئەوە عادەتەن ئەمە شێرپەنجە دەگەڕێنینەوە لە بۆ ئەوەی کە کۆمەرێک هۆکار پێکەوە کار لەسەر نەخۆشەکە دەکەن. نەخۆشەکە هۆکارێکی بۆ ماوەی هەیە، خواردنی ناتەندروستە، ژینگەکەی خاوێن نییە و کۆمەرێک هۆکاری دیکەیە و لە کۆتاییشدا ئیدی دەرێن لە خواوەیە. کاکتۆر، بەرکەوتنی تیشک هیچ مەترسیەکی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی خوێن زیاد دەکات؟ بەێ بەئەکی تیشکیش یەک لەو هۆکارانەیە، یەک لەو هۆکارە زۆر سەرەکیانەیە کە دەبتە هۆی دروستبوونی چەندان زۆری شێرپەنجە و ناویشیان شێرپەنجەی خین. کاکتۆر، زیاتر چێن ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە دەبن؟ بەێ، هەموو کەسێک معڕەزە لە بۆ ئەوەی تووشی شێرپەنجەی خین بی. شێرپەنجەی خین چەند زۆرەکی هەیە. بەشێک لەوان مەسەلەن ALL-مان هەیە، ئەکیوت لیمفۆبلاستیک لوکیمیا، ئەوە زیاتر لە منداران ڕوودەدا، بە دەگمەن دەبینین لە گەوران. بەعکسەوەش نەخۆشی شێرپەنجەی خینی جۆری CLL کرۆنیک لیمفۆستیک لوکیمیا مەسەلەن زیاتر ئەوە نەخۆشی بەتەمەنانە. لە هەموو گروپەکی ڕوودەدەن و هەر زۆرێک لە گروپەکی تایبەت و لە کەسی تایبەت ڕوودەدا. کاک دکتۆر، چ نیشانەیەک دەرخەری هەبوونی شێرپەنجەی خوێنە؟ بەێ، زیاتر ئەوانەی کە دێن تووشی نەخۆشی شێرپەنجەی خین بووینە نیشانەکانیان بریتە لەو نیشانانەی کە بەهۆی یان کەمی خڕۆکەسپیەکانەوە تووشیان دەبی کە خڕۆکەسپیەکانمان کەم دەبیتن، تووشی جۆرەها زۆری ئیلتیهابات دەبین، داواتی بەکتریایە، ڤایرۆسە و فەنگەل ئینفێکشنە
یانیش دەرەجەی خینمان کەم دەبی نەفرێک کە دەرەجەی خینی کەم بی دێ دکتۆر بێتاقەتم تەنگە نەفەسم زوو ماندی دەبم ڕەنگم سپی بووە و یانیش ئەقراسی کەم دەبی پلێتلێت یان خەپلەکانی خین بە کوردی پێی دەرێن کە خەپلەکانی خین یان ئەقراز یان پلێتلێت کەم بوو نەخۆشەکە تووشی نەزیفی دەبی دێ دکتۆر لە خۆمەوە خین لە کەپوم دێ یان خین لە جێشکەم دێ یان قەلبم پیستم شین و مۆر بووە کە ئەوەش نەزیفیە زیاتر ئەوانە نیشانەکان و نیشانەی دیکەشی هەیە بەڕاستی بە زیاتر ئەوانەیە نیشانەکانمان. کاکتۆر دوای هەبوونی ئەم نیشانانە لە کەسێک ئەوەی پزیشک چ زۆرە پشکنینێک پێشنیار دەکەن بۆ دڵنیابوونەوە لە هەبوون یان نەبوونی نەخۆشی شێرپەنجەی خوێن لە کەسەکە؟ بدایەتی چەند پشکنینەشی سەرەتایی هەیە لەوانە بڵەت فیلم لە بڵەت فیلم کە لە بۆ نەخۆشەکە دەکەین دکتۆری تایبەت بە خین دکتۆری تایبەتی مختبەر تەمەشای خینی ئەو نەخۆشە دەکات بزانانی هیچ خانەی ناتەبیعی هیچ خانەی شێرپەنجەیی لە ناو خینی ئەو نەخۆشە هەیە یاننا لە هەندێک حالەت لە خین لە فەحسەکی بەسیتی خین خانە شێرپەنجەیەکان دەردەچن و زۆر بەوازحی پێمان دەرێت کە ئەوە نەخۆشی شێرپەنجەی خینی هەیە لە هەندێک حالەت لە فەحسی بیدایەت لەو فەحسانێکە لە سەرەتای ئەمەلۆ نەخۆشەکەی دەکەین هیچ خانەکی ناتەبیعی هیچ خانەکی شێرپەنجەیی نابینین لەبەر ئەوە دەچین فەحسی مۆخی ئێسکی لە بۆ دەکەین فەحسی مۆخی ئێسک چییە؟ خین لە مۆخی ئێسکەوە دروست دەبی دەتوانین برین مۆخی ئێسک معمەلی دروستکردنی خینە ئەگەر کێشەکمان هەبی لە خین و نەگەینە حەل بە هەندێک فەحسی سەرەتایی دەچین فەحسی مۆخیان لەوە دەکەین لەناو فەحسە مۆخەکە پێمان دەرێت کە خانەی شێرپەنجەیی هەیە یان نا پاش ئەوەی لەو فەحسانە پێیان گوتین کە کۆمەڵێک خانەی شێرپەنجەیی هەیە ئەو کاتە دێنە سەر هەندێک فەحسی دەقیقتر لەوانە فلۆ سایتۆمێتری و هەندێک جار فەحسی جیناتیش ئەوانە بە شێوەی زۆر دەقیق پێت دەرێت کە ئەو خانە شێرپەنجەییانە چ خانەکن و تەفاسیلێکی زۆر باشت دەداتێ ئەو فەحسانە هەندێک جار بێجگە لە بۆ ئەوەی کە نەخۆشیەکەمان لۆ تەشخیص دەکا هەندێک جار پێمان دەرێت کە نەخۆشیەکە لە نەخۆشیەکی باشە یان خراپە لە ناو ئەو نەخۆشیە و هەندێک جار پێمان دەرێت کە چ عیلاج کیمیاییەک چ عیلاجێکی نوێژ لەسەری ئیش دەکا ئەو فەحسە دەقیقانە نەک بەس لە بۆ تەشخیصکردنی نەخۆشیەکە هەندێک جار لە بۆ عیلاج و لە بۆ ئەوەش بزانین نەخۆشەکەمان لە نەخۆشە باشەکانە یان خراپەکانە لە ناو ئەو گروپە لەوەش یارمەتیمان دەدا. کاکتۆر دەکرێت هەڵە ڕوو بدات لە دەستنیشانکردنی ئەم نەخۆشیان؟ هەڵە ڕوودان ینی هەموو شتێک کە ئیشی بەشەربی احتیمالی ڕوودانی غەڵەت و ئەوەی هەیە زۆر کەم ئەمە دەبینین کە ینی دەتوانم برێم دەگمەنە ئەگەر ببینین برین ئەوە نەخۆشی شێرپەنجەی خینی هەیە و دوایە دەرچی نەیبی حاڵەکان هەندێک جار لە ناو نەوعەکانە مەسەلەن ئەمە دەرێن ئەو نەخۆشە شێرپەنجەی خینی هەیە شێرپەنجە خینەکان مەسەلەن برین AML ئەگەر لێهورد بینەوە بە چەندان زۆری هەیە هەندێک جار لە فەحسێک دەرێەوە ئەو جۆرەیە لە فەحسێکی دیکە دەرێ ئەو جۆریە بەس هەمویان دێنەوە سەرەوەی کە ئەوە AML-ە ئەوە فلانە نەخۆشی شێرپەنجەی خینە لە تەفاسیلە هوردەکە هەندێک جار غەڵەت ڕوودەداتن ئەو غەڵەتەش لێرە نا لە هەموو دنیاە دەیبینین بە زۆر دەگمەنە کە برەی ئەوە نەخۆشی شێرپەنجەی خینی هەیە و لەولایە برەی شێرپەنجەی خینی نییە شتیوە زۆر دەگمەنە. کاکتۆر ئاستەنگیەکانی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە بەپێی تەمەن و بارودۆخی چارەخوازەکە کە ئەگەری هەبوونی نەخۆشی تری هەیە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن؟ هەندێک جار بوونی نەخۆشی دیکە لە نەخۆشک کە ئەمە شک دەکەین نەخۆشی شێرپەنجەی خینی هەبی تۆزێک لەوانەیە هینان و بردنمان پێ بکە مەسەلەن نەخۆشک سوکەری هەیە تەمەنی گەورەیە ئەوانەی کە تەمەنیان گەورەیە و سوکەریان هەیە تۆزە خینیان کەم دەبی بە هەمان کات هەندێک نەخۆشی شێرپەنجەی خینمان هەیە لە کەسی بە تەمەن لە قۆناغی سەرەتا بەس نەخۆشەکە دێت خینی کەمە فدەکرێت لەو کاتانە هەندێک جار تێکەربوون ڕوو بداتن هەندێک جار دەکرێت ئەمە فەحسەکان تۆزێک تاخیر بکەین ئەکید بکەینەوە کە ئایا ئەو کەم خینیە بە سەبەبی سوکەریەکەیتی یان بە سەبەبی نەخۆشیەکی شێرپەنجەی خینە کە لە ناو مۆخی ئێسکی هەیە و جارێ لە قۆناغێکی سەرەتاییتی فبوونی نەخۆشی دیکە هەندێک جار تۆزێک بابرێن چاڵنج دروست دەکاتن لە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجەی خین.
کاکتۆر ئەم نەخۆشی شێرپەنجەی خوێن دەبێتە هۆکاری نەخۆشی تر؟ بەێ کێشەی نەخۆشی شێرپەنجەی خین چییە؟ کێشە گەورەکە ئەوەیە کە بەرگری لەشدا دەبەزینی کە بەرگری لەش دابەزی تووشی ئەنواع و ئەشکال ئیلتیهاباتت دەکا هەندێک ئیلتیهاباتی زۆر دەگمەن کە لە کەسی دیکە زۆر بە دەگمەنی ڕوودەدا لەوانەیە کە نەخۆشی شێرپەنجەی خینیان هەیە ئەمە زۆر دەبینین بەبەرێ کە نەخۆشی شێرپەنجەی خینت هەبوو ئەگەری ڕوودانی دەیان زۆری دیکەی نەخۆشی هەیە بەسیترین نمونە زۆر جار ئەمە ئەوەندە خین لە نەخۆشەکە دەکەین ئاسنی ئەو نەخۆشە زۆر دەبی ئاسن زۆری لە نەخۆش دەیان کێشەی دیکە دروست دەکات سوکەری دروست دەکات ڕەنجی پیس دەگۆڕی کاریگەری لەسەر در دەبیتن لەسەر جەرگ دەبی دەیان نەخۆشی دیکە بەڕاستی تووشی ئەو نەخۆشانە دەبی کە نەخۆشی شێرپەنجەی خینیانێت تەوانەوە لە هەموو کەسێکی نایبینی بەس احتیمالی ڕوودانی نەخۆشی دیکە لە نەخۆشی شێرپەنجەی خین بەرێ هەیە کاتە کاریگەری دەبێت لەسەر جەستە بەگشتی بەتاکید کەسێک کە نەخۆشی شێرپەنجەی خینی هەبی وەک باسمان کرد کەم خین دەبی ئەو کەم خینە کە ماوەشی زۆری خایاند تووشی زەعیفبوونی دری دەکات تووشی دەیان کێشەی دیکەی دەکات کاکتۆر نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەی خوێن جیاوازی چی بە بەراورد لەگەڵ نەخۆشی لیمفۆما؟ بەێ لە پێشتر باسی نیشانەکانی شێرپەنجەی خینمان کرد کە گوتمان نەخۆشەکە گەر خڕۆکەسپیەکانی دابەزی تووشی ئیلتیهابات دەبی کە خینی دابەزی تووشی بێتاقەتی و سەرسوڕان و تەنگە نەفەسی شتیوا دەبی کە ئەقراسی دابەزی تووشی نەزیفبوون دەبی ئەوانەی کە لیمفۆمایان هەیە یان نەخۆشی غودەی لیمفاویان هەیە زیاتر دێن بەوەی کە گرەیەکیان هەیە لە جێیەکی گرەیەکی لیمفاویان لێرە لە مل لە بنباریان لە جێیەکی دیکەیان ئەستوریان کە ئەشیعا کە سۆنەر دەکەن دەبینین گرەیەک هەیە گرەیەکی لیمفاوی هەیە لە جێیەک فەزیاتر نیشانەکانی نەخۆشی گرێ لیمفەکان گرەیە نەک نیشانەی دیکە تەواوان بێزگە لە گرێ نەخۆشەکە دێ دکتۆر ئارەقەم هەیە تاولەرزم هەیە وەزنی دادەبەزیتن هەندێک نیشانەی دیکەش دروست دەکاتن بە زیاتر بە بوونی گرێ دەناسرێنەوە کاکتۆر هیچ کوتانێک یاخود دەرمانێک هەیە کە ئەگەری توشبوون یاخود مەترسی توشبوون بەم نەخۆشیەکەم بکاتەوە؟ تا ئێستا هیچ شتێکی 100% نییە کە برین ئەوە نەخۆشی شێرپەنجەی خین کەم دەکاتەوە کوتانێک دەرزیەک شتێکی تایبەت بالعکس زۆر دەرزیمان هەیە و هەندێک کوتانمان هەیە کوتان نە هەندێک دەرزی و هەندێک عیلاجمان هەیە کە احتیمالی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە زیاد دەکەن تا ئێستا هیچ شتێکی علمی 100%مان نییە کە ڕێگری بکات لە توشبوونی نەخۆشی شێرپەنجەی خین کاکتۆر باسمان لە نیشانەکان و هۆکارەکانی نەخۆشی شێرپەنجەی خوێن کرد ئێستا بینە سەر چارەسەریەکانی نەخۆشی شێرپەنجەی خوێن چین؟ بەێ وەک لە سەرتا باسمان کرد نەخۆشی شێرپەنجەی خین زۆر زۆری هەیە هەندێکیان ئەوەندە توندن کە دەبی عیلاجێکی زۆر توندیان بدەی لێرە هەندێک جار مشکلەمان چییە کە نەخۆشێک دێتن تەمەنی هەیە و نەخۆشی دیکەی هەیە توانای بەرگری نییە لە عیلاجی بەقووەت ئەمە مەجبورین عیلاجێکی بەقووەتی بدەینێ بە قووەتەکەی هەمان قووەتی نەخۆشیەکەی بی زۆر جار نەخۆشەکە گەر بێتن بەتەمەن بی ئەتو ناتوانێ و عیلاجە بەقووەتەی بدەی ئەوە یەک لە مشکلەکانمانە و هەندێک جار لە هەندێک نەخۆشی ئەسڵەن عیلاجەکەی بە یەک حەب کە نەخۆشەکە جاری وا هەیە وەک حەبی زەخت وەک حەبی سوکەری لەگەر ژیانی دەیخواتن نەخۆشیەکەی پێ کۆنتترۆل دەبی هەندێک نەخۆشیمان هەیە نەخۆشی شێرپەنجەی خین مەسەلەن CLL کڕۆنیک لیمفۆستیک لوکیمیا بە نەخۆشی لە سەرخۆ ناسراینە ئەو نەخۆشانە علم دەرێ ئەگەر هەندێک مەشاکلی لەسەر دروست نەکردبوو و ئەگەر وەزعی نەخۆشەکەی باش بوو ئەگەر لە مەرحەلەکانی بیدایەتی بوو دەتانی ئەسڵەن هیچ عیلاجی نەدەی ئەوە لە هەندێک نەخۆشی تایبەت لە هەندێک زۆری تایبەتی نەخۆشەکانی شێرپەنجەی خین علم دەرێ هیچ عیلاجی مەدێ وەز متابعی بکە 2 مانگجارێک 3 مانگجارێک فەحسی لۆ دەکەی و نەخۆشەکەی دەبینی بزانی هیچ مەشاکلی لەسەر دروست کردیە یان نا نەخۆشمان هەیە 10 سارە ئەو شێرپەنجەی هەیە و هیچ مشکلەی نییە و بەز متابعی دەکەین کاتە دەکرێت کەسێک چاپ بێتەوە بەبێ وەرگرتنی هیچ دەرمانێک چابوونەوە نا نەخۆشیەکەی هەیە
بەس ئەو نەخۆشیە هەیتی و هیچ مشکلەشی لەسەر جسمی دروست نەکردیە و علم دەرێت جارێ عیلاجی مەدێ. لۆ نمونە کابرایە کاتی عمری 65 ساڵە گرەیەکی لیمفاوی لێرە هەیە، ئەو گرەی لێ دەکەینەوە دەردەچیکە شێرپەنجەی خینە لە زۆری CLA دەرێتن 3 ساڵە 4 ساڵە ئەمن ئەو گرەیەم هەیە و وەزنی کەمی نەکردیە، ئارەقە و تاولەرزی نییە، هیچ مشکلەکی دیکەی لە جسمی نییە، هیچ کێشەک لە سەر جسمی نییە کە کار بکاتە سەر ژیانی ڕۆژانەی، هیچ مەترسیەک لەسەر ئەندامەکانی دیکەی نییە. علم دەرێ دەستی لێمەدا، دەرێ بە 3 مانگ جارێک 4 مانگ جارێک متابعی بکە هەتا لە طبیعەتی نەخۆشیەکەی دەگەی و ئەگەر هیچ مشکلەی نەبوو دەستی لێمەدا. چابوونەوە چانابتەوە ئەو نەخۆشیە لە گەریتی، بەس جارێ لەو مەرحەلەی ئێستا علم دەرێ پێویست بە عیلاج ناکە. فچەند نەخۆشیەکمان هەیە ئەوها کە لە قۆناغی سەرەتایان ئەگەر هیچ مشکلیان لەسەر نەخۆشەکە دروست نەکردبوو دەتانین بەبێ عیلاج بەس متابعی نەخۆشیەکەی بکەین. نەخۆشیەکەی چادەبتەوە چانابتەوە، بەس لە گەریتی هیچ مشکلی لە گەری دروست نەکردی، ئەمەش لە گەری دەڕێ. ئایا تا چەند ڕاستە کە تووشبوانی بە نەخۆشی شێرپەنجە دەبێت لە قەڵەباڵغی دوور بن؟ ئەوە نقطەی زۆر زۆر مهمە لە بۆ ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەی خین و نەخۆشیەکانی دیکەشیان هەیە. هەم نەخۆشی شێرپەنجەی خین بە نەخۆشیەکە خۆی، هەماو عیلاجانش کە ئەمە دەیدەین بەرگری لەشی نەخۆشەکە زۆر زۆر کەم دەکەنەوە، دەیکەنە 0. فزۆر مهمە نەخۆشەکە خۆی بپارێزی لەوەی تووشی ئیلتیهابات بی. ئیلتیهابات لە تووشی دەبی، یەکەم لە قەرەباڵغی لە کەسێکی دیکە، دووەم لە خواردنی پیس. زۆر زۆر مهمە نەخۆشەکان ئەوانی کە شێرپەنجەی خینیان هەیە خۆیان بپارێزن لە قەرەباڵغی و لە خواردنی پیس. ئەمە لێرە لە هەولێر و لە هەموو دنیاش بەشەکی باشی نەخۆشیەکان ئەوانەی کە شێرپەنجەی خینیان هەیە وەفات دەکەن بە ئیلتیهابات نەک بە نەخۆشیەکە. زۆر زۆر حالەتمان هەیە ئەمە نەخۆشیەکەمان کۆنتڕۆل کردیە، نەخۆشیەکە لە بن کۆنتڕۆلی خۆمانە، بەس تووشی ئیلتیهابەکی بووە و وەفاتی کردیە. لەبەر ئەوەی بەرگری لەشی ئەو نەخۆشە دەبتە 0 بە ئیلتیهابەکی زۆر بەسیط احتیمال هەیە وەفات بکە. فەوە نقطەی زۆر زۆر مهمە، زۆر مهمە کە ئەوانی نەخۆشی شێرپەنجەی خینیان هەیە ئاگایان لە خۆیان بی لە جێی قەرەباڵغ دوورکەونەوە و خواردنی پیسیش دەبی ئاگایان لێبی و خواردنی خاوێن بخۆن. کاک دکتۆر، چاندنی مۆخ چییە و لە کامە قۆناغی نەخۆشی شێرپەنجە ئەنجام دەدرێت؟ چاندنی مۆخی ئێسک ئەگەر بە شێوەکی ئاسان باسی بکەین وەک ئەوەیە ئەتوو کە تۆوی گورەگ یان تۆوی دارەک دەچێنی. لە بۆ چێ دەکرێتن؟ لە بۆ هەندێک زۆری تایبەتی ئەو نەخۆشانە دەکرێتن. لە بۆ ئەو نەخۆشانە دەکرێت کە هەندێک قورسترن، یانیش نەخۆشەکە دووبارە نەخۆشیەکەی لە بۆ هاتیتەوە، یانیش هەر لە سەرەتا دەرێن ئەو نەخۆشە نەخۆشیەکەی زۆر قورسە. ئەو عیلاج کیمیایی کە ئێستا هەیە نەخۆشیەکەی بنەبڕ ناکە بە شێوەی نهایی. نەخۆشەکە گەرانتی ئەوەی نادەینێ کە لە پاشی چەند مانگێک لە پاشی سارێک تووشی نەخۆشیەکەی نەبتەوە. مەجبورین کە چاندنی مۆخی ئێسکی لە بۆ بکەین. چاندنی مۆخی ئێسک ئەگەر باسی بکەین چییە؟ بابرین نەخۆشەکەمان دەینین، عیلاجی دەدەینێ، عیلاج کیمیایی هەتا نەخۆشیەکەی نامینێ. گوتمان ئەو عیلاج کیمیاییە لەو نەخۆشە بەز نییە. نەخۆشیەکەی ئەو نەخۆشە ئەوەندە توندە کە بەس ئەو عیلاج کیمیاییە کۆنتڕۆلی ناکە، پێویستە بە خطوەکی تونتر لێ بدەین هەتا لە مستەقبەل ئەو نەخۆشی لەو نەگەڕێتەوە. ئەو خطوە تونترە چییە؟ چاندنی مۆخی ئێسکە. پاشەوە عیلاج کیمیاییماندایە، نەخۆشیەکەی 0 بۆ هیچ لە نەخۆشیەکەی نەما، ئەو جارە کۆمەرێک عیلاج کیمیایی دیکەی دەدەینێ هەتا دیسان سیستەمەکەی خۆی 0 بیتەوە. خانە سەرەتاییەکانی خین لە خوشکەچی یان لە برایەکی یان لە هەندێک حالەتی دیکەش لە کەسێکی دیکەوە بەو شەرتێک کە مطابق بیتن خینی، هەندێک خانەی سەرەتایی وەردەگرین وەک ئەوەی تۆوی گورەکی وەرگرین، دەیچێنینەوە لە ناو لەشی ئەو نەخۆشە و بە مروری زەمەن و بە واستەی کۆمەرێک عیلاج سیستەمەکی نوێی خین دروست دەبتەوە کە ئەو نەخۆشیەی پێشتری تێدا نییە. کاکتۆر مەرجەکانی چین هەم بۆ بەخشەر و هەم بۆ وەرگر؟ شتەکی ئەوها لەسەر بەخشەرەکە نییە بەڕاستی. بەخشەرەکە مهمە کە هیچ نەخۆشی دیکەی نەبیتن ئەو نەخۆشیانەی کە پێویستە نەیبی.
ئەم ناکرێت نەخۆشیەک بگوازمەوە لە بۆ نەخۆشەکەی خۆمان ینی پێویستە وەرگرەکە نەخۆشیەکی بۆ ماوەی و هەندێک نەخۆشی تایبەت هەیە نەیویتن چکا من دەیگوازمەوە لە بۆ نەخۆشەکە تووشی ئەو نەخۆشە دەبیفا لەسەر نەخۆشەکەش پێویستەکە نەخۆشەکە گەنجبی توانای ئەوەی هەبی کە عیلاجێکی کیمیایی زۆر بەخۆتی بدەینێ و تحملی هەندێک عیلاج کیمیایی بکە ئەوە نقطە مهمەکەی مەیە کە تحملی عیلاج کیمیایی بە قووەت بکاتن ئەوە خاڵی یەکلاکەرەوەی بابێ. کاکتۆریت کاریگەریی لاوەکی لەسەر بەخشەر هەیە؟ هیچ کاریگەریەکی ئەوهاینی لەسەر کەسی بەخشەر کە جێی بازبی. چی دەربارەی چارەسەری جینی کاکتۆر چ ڕۆڵێک دەجێڕێت لە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجەی خوێن؟ بەێ ئێستا بەنسبەت شێرپەنجەی خین و شێرپەنجەکانی دیکەش هەم لە دەست نیشانکردن هەم لە چارەسەر زۆر گرنگی بە فەحسی جینات و چارەسەری جیناتیش دەدرێتن. دەتوانم برێم ماوەکی دیکە ئەو عیلاج کیمیایانەی کە پێشتر هەبووینە نامێن و هەموو چارەسەری جینات دێن. ئێستا هەندێک فەحسی زۆر دەقیقاتیە کە هوردەکاریەکی تەواو دەداتێ لەسەر نەخۆشیەکە لەسەر ئەوەی کە ئەو نەخۆشیە بە چ خەلەلێکی جینی تووشی ئەو نەخۆشە بووە و بە بەردەوامی ڕۆژانە ئیش دەکرێت لەسەر ئەوەی کە چارەسەری نوێ ببینەوە تایبەت بی بە و خەلەلە جینیە. ئێستا هەندێک چارەسەری نوێ هاتیە کە تایبەتن بەو خەلەلە جینی کە ئەو نەخۆشیەی دروست کردیە و ئەو عیلازانە بەردەوام لە تەتەوەڕدایە ڕۆژ بە ڕۆژ عیلازی نوێ و عیلازی باشتر دەدیترێتەوە دەتانم برێ مستەقبل لە بۆ ئەو چارەسەرانەیە بەڕاستی. کاکتۆر بەگشتی چارەسەری ئەم نەخۆشیە چەند دەخایێنێت چەندە کاتی دەوێت؟ بەێ بەنسبەت چارەسەرەکە حەسەب نەوعی نەخۆشیەکەیە. هەندێک لە نەخۆشیەکان چارەسەری بەردەوامیان دەوێت لۆ نمونە هەندێک عیلاج کیمیایی وەردەگری و پاشان حەبەکی بەردەوام وەردەگری. هەندێک لە نەخۆشیەکان چەند مانگێک عیلاج وەردەگرن و عیلاجەکەی ڕادەوەستی و بەس دەبینێتەوە سەر متابعە. هەندێک نەخۆشی لۆ نمونە ئەیڵمان هەیە عیلاجەکەی دەوری بەری 2 سار و نیو 3 سار دەخایانی حەسەب نەوعی نەخۆشیەکەی چارەسەرەکە هەندێکیان چارەسەری درێژخایانیان دەوێت هەندێکیان چەند مانگێک و هەندێکیان چەند سارێک. دوای چارەسەرکردن چ نیشانەیەک دەرخەری سەرکەوتنی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجەیە؟ بەێ ئەمە هەر لە بیدایەتی کە دەست بە عیلاج دەکەین هەموو عیلاجەکان جەدوەلی خۆی هەیە پرۆتۆکۆلی خۆی هەیە هەر پرۆتۆکۆلێک پێمان دەرێکە پاشی ئەوەندە دەرزیە پاشی ئەوەندە ڕۆژە فەحز لە بۆ نەخۆشەکەی دەکەینەوە بزانین ئەو خانە سەرەتانیانە ئەو خانە شێرپەنجەیانەی مایە یاننا بە وەزعی نەخۆشەکە و بە کۆمەرێک فەحسیش دەزانین کە ئەو عیلاجەمان دایتێ ئیستفادەی هەبووە یاننا و کە ئیستفادەی هەبوو ئەو عیلاجەکە بەردەوامی پێدەدەین و پاشانیش هەندێک فەحسی بەسیتی لە بۆ دەکەینەوە بزانین وەزعەکەمان لە ژێر کۆنتڕۆڵە یاننا بە وەزعی نەخۆشەکە و بە کۆمەرێک حوسات دەزانین کە چارەسەرەکەمان سەرکەوتوو بۆ یاننا. دوای چاکبوونەوە ئەگەری دووبارە سەر هەڵدانەوە ئەم نەخۆشیە هەیە؟ بە تاکید کو نەخۆشەکە لە بیدایەتی تووشی ئەو نەخۆشیە بووە پاش ئەوەی کە چارەسەریشمان کردیە ئەگەری دووبارە بوونەوەی ئەو نەخۆشیە هەیە بە ئاکیدی ئەوە مشکلە گەورەکەیە لە بۆمە زۆر جار نەخۆشە پرسیارمان لێ دەکات دکتۆر ئەو نەخۆشیەم توش دەبتەوە یان نا بەرێ ئەگەری ڕوودانەوەی ئەگەری دووبارە بوونەوەی ئەو نەخۆشیە هەیە بە تایبەتی لە چەند سارێکی بیدایەت لە 3 ساری یەکەم ئەگەری دووبارە بوونەوەی ئەو نەخۆشیە هەیە و حەسەب نەوعی نەخۆشیەکە هەیەە ئەگەری دووبارە بوونەوەی زۆرە و هەشیانە کەمترە بەس لە هەموو حالەتەکان ئەگەری دووبارە بوونەوە هەیە. چۆن چاودێری نەخۆشەکە دەکەن ئێوەی پزیشک بۆی کە دووبارە تووشی نەخۆشی شێرپەنجە نەبێتەوە؟ پاش ئەوەی کە عیلاجەکانمان تەواو کرد ئەوی دیکە جەدوەل لە بۆ نەخۆشەکانمان دادنین مانجێ جارێک یان 3 مانگ جارێک نەخۆشەکان دێنەوە کنمان بە خۆمان کۆمەرە قسەیان لەگەر دەکەین هیستریان لێوەردەگرین و ئێگزامینیشنیان دەکەین ینی قسەیان لەگەر دەکەین و فەحسی خۆمانیان دەکەین و کۆمەرێک فەحسی مختبەری دەکەین و بەوانە متابعی نەخۆشەکەمان دەکەین. ڕێژەی چاکبوونەوە لەم نەخۆشیە چەندە کاکتۆر؟ بەێ ڕێژەی چاکبوونەوە حەسەب نەوعی نەخۆشیەکە دەگۆڕێ لۆ نمونە نەخۆشی مەسەلەن AML کە نەخۆشیێکی زۆر توند و زۆر قورسە ڕێژەی چاکبوونەوەی دەتانم برێم 150 هەندێک نەخۆشیمان هەیە مەسەلەن ALL لە گەوران ڕێژێک چاکبوونەوەی زۆر کەمە بەس لە منداران ڕێژێک چاکبوونەوەی زۆر زۆرە لە گەوران ڕێژەی چاکبوونەوە لە نەخۆشی ALL کەمترە لە 140
لە منداران ڕێژەی چاکبوونەوەیان دەوروبەری 180 لە بۆ 190. هەندێک نەخۆشیمان هەیە چاک نابنەوە بەس کۆنتڕۆل دەکرێن. عیلاجێکی بەردەوامیان دەدەینێ وەک ئەوەی کە کابرا زەختی هەیە عیلاجێکی کیمیاییان دەدەینێ وەزعەکەی کۆنتڕۆل دەبێت لەسەر ئەو عیلاجە. ڕێژەی چاکبوونەوە حەسەب نەخۆشیەکان دەگۆڕێ. نەخۆشیمان هەیە ڕێژەی چاکبوونەوەی زۆرە، نەخۆشیشمان هەیە ڕێژەی چاکبوونەوەی کەمە. کاتە تەمەنیش کاریگەری هەیە لێرە، تەمەنیش ڕۆڵ دەبینێت لە زوو چاکبوونەوە. ئەی تەبعاً تەمەن یەک لە بابرین فاکتەرە ڕئیسیەکانە لە بۆ چارەسەری نەخۆشی شێرپەنجەی خین. هیوای چاکبوونەوەی نەخۆش پشت بە چی دەبەستێت؟ زۆر مهمە کە نەخۆش جێ لە قسەی دکتۆرەکەی بگری. زۆر مهمە کە لەسەر عیلاجەکەی مەزبوط بی. ئەمە زۆر نەخۆشمان هەیە عیلاجەکەی بە هەند وەرناگری، عیلاجەکەی لە وەختی خۆی بە مەزبوطی وەرناگری، یانیش زۆر احتیمام بەوەی نادەکە کە پێی دەرین خۆت بپارێزە لە قەرەبارغی، خۆت بپارێزە لە خواردنی پیس. وەک باسمان کرد پێشتر ئەمە بەشێکی باشی نەخۆشمانە دەست دەدەین بە ئیلتیهابات نەک لێرە لە هەموو دنیا. زۆر مهمە نەخۆش قسەی دکتۆرەکەی بە هەند وەرگری کە پێی دەرێ خۆت بپارێزە لە قەرەبارغی، کە پێی دەرێ خۆت بپارێزە لە خواردنی پیس. زۆر مهمە کە بەجێ دکتۆرەکەی بکاتن. بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە ئاستی جیهاندا چۆنە؟ لە بەرزبوونەوە یاخود نزمبوونەوە؟ ئەوە پرسیارەکی تۆزە قورسە، لەبەر ئەوەی ئێستا فحوساتی زۆر بە قووەت هاتیە کە بە ئاسانی و بە دەقیقی نەخۆشیەکان تەشخیص دەکا و دووش ڕێژەی دانیشتوان زۆر بوو. ئەگەرە تو تەمەشای هەولێر بکەی، هەولێر پێش مەسەلەن پێش 2005 ئەوانە نەخۆشخانەی ڕزگاری ئەمە دەمانگۆ دەرەی هەولێرێ، ئەمە دوینە تۆپ دەرەی هەولێرێ بوو. بەس ئێستا هەولێر زۆر گەورە بووە، ژمارەی دانیشتوان زۆر زیاتر بووە و پشکنین و فەحسی زۆر متەتەوەر هاتیە. ئەوانە وا دەکا پێمان برێ کە نەخۆشیەکە زۆر بووە، بەڵام بە ڕێژە ئەگەرە تو بێی ژمارەی نەخۆشەکان و ژمارەی دانیشتوان وەرگری ناتانم داتایەکی وازح بدەمێت کە ئەو نەخۆشیە بەرەو زیادیە یاننا. ئەکید بە ژمارە زیاد بووە لە بەرەوەی ژمارەی دانیشتوانە زیاد بووە و فەحسی باشتر هاتیە، بەس بە ڕێژە لەوانەیە ڕێژەکە وەک پێشتر بی، لەوانەیە کەمتریش بی و لەوانەشە زیاتر بی، ئەوە نازانین بەڕاستی. بە شێوەیەکی گشتی پێشکەوتنێک لەسەر ئاستی جیهان لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەم نەخۆشیەدا هەیە؟ نەخۆشی شێرپەنجەکان، شێرپەنجەی خین و شێرپەنجەکانی دیکەش ئێستا لە جیهان لە هەموو لایەکان زۆر ریسێرچ و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. زۆر فەحسی متەتەوەر هاتیە، زۆر عیلاجی جیناتی متەتەوەر هاتیە، ڕۆژانە عیلاجی نوێ دێتە ناو بازار. ڕۆژانە کۆنفرانسی گەورە دەکرێت لەسەر ئەو هەموو ریسێرچ و ئەو هەموو لێکۆڵینەوەی کە لەسەر عیلاجی نوێ دەکرێت، لەسەر فەحسی نوێ دەکرێت لە بۆ دەستنیشانکردن و لە بۆ ئەوەی زیاتر لە نەخۆشیەکانی شێرپەنجە بگەین. عیلاجی زۆر نوێ هاتی ئێستا، هەندێک لەو عیلاجە جیناتانی کە باسمان کرد و بەنسبەت شێرپەنجەی خین پێشتر ئەمە خطوەی بە قووەت چاندنی مۆخی ئێسکمان هەبوو، ئێستا شتێکی دیکەمان هەیە پێی دەرێن کارتی سێڵ تێڕەپی. کارتی سێڵ تێڕەپی دەتانم برێم مستەقبەلێکی باشی هەیە لە بۆ شێرپەنجەکانی خین و شێرپەنجەی لیمفەکان. بەنسبەت پێشکەوتنی زۆر گەورە هەیە لە چارەسەر و لە دەستنیشانکردن و لە زیاتر زانینی تەفاسیلی نەخۆشیەکانی شێرپەنجە هەتا بتانی چارەسەری باشتری بدەیە و متابعی باشتری بکەیت. لە کۆتایی دەکاکتۆر ئامۆژگاری جەنابەت چییە بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووینە بەگشتی بۆی بە وەرەبەرزی بمێننەوە؟ پێشتر شێرپەنجە بۆ خۆشت لە مقەدیمەکەت باست کرد، ناوەکی زۆر گەورە بوو، بەس ئێستا هەندێک لە شێرپەنجەکانی خین عیلاجی زۆر باشیان هەیە و وەک باسیشمان کرد بەشێک لە شێرپەنجەکانی خین نسبەی چابوونیان زۆرە. زۆر مهمە نەخۆشە کە شێرپەنجەی خینی هەیە ورەی زۆر بەرزبی و بەجێ دکتۆرەکەی بکا لە ئەوەی کە عیلاجەکان مەزبوطی وەرگری و ڕێنمایەکانی دکتۆرەکەش لە جێ بگریتن و ئەوی دیکەش نەخۆش ئەوەی لەسەری پێویستە دەیکا، دکتۆریش ئەوەی لەسەری پێویستە بیکا و ئەوی دیکەش دەینە دەستخوای. دەستەکانت خۆش بکە کتۆر، زۆر سپاس بە زانیاریەکان، بەخێر بێت.